لە گەرمیان بە بەراورد بە دوو مانگی ڕابردوو لەم مانگەدا ڕێژەی توشبوون و مردن بە کۆرۆنا لە سا 25 بۆ لە سا 35 دابەزیوە و ڕێژەی چاکبوونەوە زیادی کردووە. بە جۆرێک ئێستا بە تێکڕایی 35 بۆ 40 توشبوو لە نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا دەمێننەوە و دۆخی تەندروستیشیان جێگیرە. ئەمە لە کاتێکدایە پێشتر 90 بۆ 100 توشبوو لەو نەخۆشخانە دەمانەوە. ئێمە بە پێ پشکنینانەی کە لە تەقیگەوە وەریەگرین و دەرەچێت ڕۆژانە لە سنووری ئیدارەی گەرمیان ڕێژەی توشبوونەکان چاککەمو نەتەوانێ. هەمە دڵخۆشکەرە بۆ ئێمە کە توشبوومان کەم بێت، بەڵام لەلایەک شۆبێ هاوڵاتیان لەوە تێبگەن ئەمە نیشانەی کۆتایی هاتنی ڤایرۆسی کۆرۆنای نوێن نییە. لەبەرەوە پابندبوون لە هەموو کاتێکا واردە ئەم ڤایرۆسە لە ناومان ئامێنێتەوانێت تا ئەو کاتێککە ڤاکسینەکە دۆزرێتەوە و تاک بە تاکی ئەم میلەتە ئەم ڤاکسینەی بەرەکەوە لە خۆی یادەبێت کە تا ئەو کاتە خۆپارێزی بکرێن. 2 هەفتە پێش ئێستا هاوسەرۆکی یەکێتی لاهور شێخجەنگی سەرجەمی ئەو پێداویستیانەی کە نەخۆشخانەی کۆرۆنا لە گەرمیان پێویستی پێ هەبوو بڕیاری دابینکردنیدا کە گرنگترینیان دابینکردنی موچەی 6 مانگی پزیشک و کارمەندانی تەندروستی بوو. ئەمەش بە وتەی بەڕێوەبەری نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا کاریگەری زۆریە بووە لەوەی خزمەتگوزاری تەندروستی زیاتر پێشکەش بە توشبووان بکەن. پاش ئەو خزمەتگوزاریان و پاش ئەو هاوکاریانی کە پێشکەشکرا نەخۆشخانەی قەڵای ئێستا لە ئاستێکی زۆر بەرزایە و ژماری نەخۆشەکانمان لەو پەڕی کەمیدان ئەلحەمدوللا ژماری نەخۆشەکان زۆر کەمەوە بوونە و هاوکاریەکان زۆر تەسیری هەبووە و پێویستمان لە ئێستادا پێویستمان بە هاوکاری بەردەوامی هەموو لایەکەیە. قەڵای هەمومانە پێویستەکە بە هەمومان دەستی پێوە بگرین بۆەوەی هاوڵاتیانی خۆمان لەو پەڕی باشی و تەندروستی باشترا بن و داوا لە هاوڵاتیانەکەین خۆپارێزی و تاکپارێزی بەکاربێنن بۆی چیتر جارێکی تر قەڵا تووشی ئەو ئەزمە زۆری نەخۆشە نەبێ. ئێستا لەو پەڕی کۆنتترۆلایە لەو پەڕی سەرپەرشتیاری ئیدارەدانێکی بە قۆتایە و نەخۆشەکانمان لەو پەڕی لە ئاستێکی زۆر باشان. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان تا ئێستا 9466 پشکنینی کۆرۆنایان لە گەرمیان ئەنجامداوە و لەو ژمارەیەش 2249 حاڵەتی پۆزەتیڤ تۆمار کراوە و 61 حاڵەتی مردن و 511 حاڵەتی چاکبوونەوەش تۆمار کراوە. لە ئێستادا دەرگاکانی چاکبوونەوە لە گەرمیان بە شێوەیەک کراونەتەوە کە ژمارەی توشبووان لە نەخۆشخانەی قەڵا لە ژمارەی قەریۆڵەکان کەمترە. ئەوەی لە ئێستادا لەسەر وڵاتیان پێویستە لە ڕۆژانی جەژندا بەردەوامیدانە بۆ خۆپارێزی لە چەند مانگی ڕابردووە بەردەوامیان پێدا بوو. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلات.